کەسانێک بە ناوی جەرح و تعدیلەوە یعنی دابەزیونەتە سەر خەڵکەوە. ئەمە یعنی چی؟ جەرح و تعدیل زانستێکی مبارەکە، یعنی ئەو کەسانەی کە کاتی خۆی فەرموودەی پێغەمبەریان جێڕاوەتەوە عەلەیهی السەڵات وەسسەلام پێویست بووە لە بێژینگ بدرێن، لە تەرازوو بدرێن بۆ ئەوەی دەرکەون ئایا کەسانێکی عەدل و شایستەن فەرموودەی پێغەمبەریان لێوەربژیرێ عەلەیهی السەڵات وەسسەلام یا کەسانێکن شایستەنین و بە کەڵک نایە فەرموودەیان لێوەربژیرێ. جاکە بە کەڵک نەهات دەڵێن مەجروحە، زانایان قسەیان لەسەر کردو توێنەوە خراپە، کە بە کەڵک هات زانایان مەدحیان کردو توێنە معەدەلە و عەدلە و چاکە. ئەمڕۆ ئەم بابەتە یعنی بەعەکسەوە و بە هەڵە بەکاردەهێنرێ، ئەمە یەک، و لەلایەن کەسانێکی غەیری ئەهلی خۆشی بەکاردەهێنرێ ئەوە دوو، و بۆ مەبەستێکی خراپیش ئەوە سێ. یعنی ئەم سێ خاڵە لە بەرچاو بگرن بەڕێزەکانم ئەوانەی کە لەم بوارەدا ئیش دەکەن. جەرح و تعدیل یعنی بۆ ئەوەیە کە چه ڕواتی ئەحادیث بێ چه دوعات بێ مشکلە نییە لەوەدا، کێشە نییە، بەڵام یعنی هەڵەکە وتمان لە سێ ڕوانگەدا بەکاردێت. جارێک کەسانی قسەی تیادا دەکەن کە ئەهلی ئەوە نین، خۆیان هیچ نین، خۆیان شیاوی ئەوە نین کە بێن هەڵسەنگاندن بۆ خەڵککەن فلانە کەس چاکە فلانە کەس خراپە، تۆ چیت تاوەکو هەڵسەنگاندن بۆ خەڵکەیت. دەڵێ ئاخر باشە کە منێ ئێمەی گەنجیش شیاوی ئەوە نەبین، ئەهلی ئەو مەیدانە نەبین، ئێمە زانای گەورەمان هەیە کە زانایانی گەورە و تویانە ئەوە پێشەوایە لە جەرح و تعدیلدا. دەڵێن ئەو زانا گەورەی ئێوە پێش 20 ساڵ 25 ساڵ پێش ئێستا زانایان وتیان کەسێکی باشە لەم بوارەدا لە کاتێکدا کە ڕەدی کەسانی چێدایەوە کە ئەهلی بیدعە بوون بە مانای کەلیمە. 25 ساڵ پێش ئێستا ئەو زانایانەی کە ئەو مەدحەیان کرد هەر لە ژیانی خۆیاندا زۆرێکیان ڕەخنەیان لێگرتووە بە توندیان داناوە، وەکو شێخ ئەلبانی بە توندی دانا، وەکو شێخ لەحێدان، وەکو شێخ ساڵح الفەوزان و شێخ عەبدولمەحسین عەباد، زۆرێک لەوانە ڕەخنەیان لێگرتووە و دەڵێن ئەوەی کە بە حیساب ئیمام و پێشەواتانە لەو ڕوانگەیە کاکە ئەوە زێدەڕەوی دەکە. ئەی ئەمڕۆ دوای 25 ساڵ کە ئەمڕۆ کە دەڵێن هەڵگری ڕایەتی جەرح و تعدیلە، ئێ باشە مجاهید کاتێک کە ڕایە هەڵدەگرێت بۆ جیهادی دوژمنانی خوا دەچێت. ئێستا ئەوان ئەمڕۆ ڕایەتەکەیان هەڵگەڕانتەوە عەکس بوونەتەوە هاتوون بۆ سەر عەبدەکانی خوا، بۆ سەر ئەهلی سونە دوعات و بانخواز و عولەمای زانایانی ئەهلی سونە و جەماعە، خەریکی ئەوانن دەیان کوژن و کەسایەتیان دەکوژن و لە ناویان دەبن. بۆیە ئەوەی کە پێی دەڵێن ئیمامی جەرح و تعدیل کە شێخ ڕەبیعە ئیعتیماد دەکاتە سەر چێ بۆ هەڵسەنگاندنی کەسەکان؟ ئیعتیماد دەکاتە سەر کۆمەڵی کەسی درۆزن، کۆمەڵی کەسی دووزبان، کۆمەڵی کەسی حاشا یعنی نەفام کە کەم تەقوا و لە خوا نەترس، ئەوانە بە کەیفی خۆیان شتی بۆ دەبن تەقریرات و جاسوسی دەکەن لەسەر من و تۆ، بەرزی دەکەنەوە بۆ جەنابی شێخ. و جەنابی شێخیش کە بینی لای ئەو فلانە کەس و فلانە کەس کە لە بۆ نمونە لە کوردستانی ئێمە هیچ ڕۆڵێکیان هیچ وەزنێکیان نیە بە فەزلی خوا لە داعوەدا، لەوانەیە لە شارەکەی خۆشیدا وەکو پێویست خەڵک نەیناسێ، زۆرێکیان ناڵم هەمویان، ئەوە لای ئەو تەواو خەبەری ثیقەیە، بینا لەسەر ئەو تەوقیعی دەکاتەی فلانە کەس لە وڵاتەکەی خۆتان لەمە دوات تیربارانی کەن ئەوە گومڕایە و لە دین لای داوە. ئێ قوربان جارێ تۆ لێ بکۆڵە بزانە ئەو پیاوانەی کە تۆ ئیعتیمادیان دەکەیتە سەر قسەیان وەردەگری چێن ئەوانە محلیان چێ لە ئیعرابدا. بۆیە بەڕێزەکەم کەسانی قسە لەم بارەیەوە دەکەن کە شایستە نین، هەر لە شێخە گەورەکەیانەوە ئەمڕۆ شایستە نییە، چونکە ئیعتیماد دەکاتە سەر کەذاب و نەمامین و لەسەر کەسانی ئاژاوەجێڕ. و ئەو منداڵ و پاڵەش کە لێرە قسە دەکەن ئەوانە خۆیان لە خەڵک کردوتە ئەحمەدی کوڕی حەنبەل و یحیای کوڕی مەعین و ئەو ئیمامە بەڕێزانە، و وتیشمان ئەوان شایستە نین. و ئەو بوارش کە قسەی تێدا دەکەن یعنی ناعەدالەتی و زوڵم و ستەمی زۆری تێدایە و تەناقوض و دژبەیەکی تێدایە. دەبینێت مەثەلەن ڕەخنەیەک لە من دەگرێت بەهۆی ئەوەوە بە من دەڵێ مبتەدیعە، هەمان شتی من زیاتر چێ کردوێتی عالمێک کردوێتی کە خەڵکی سعودیە ناوێت بەرامبەرەوە هیچ قسەیەکە. بۆ نمونە دوژمنایەتی من بۆچی دەکەن؟ وەڵام من بە یەکێک لە زانایانی تەڵەبەی شێخ ئەلبانی کە شێخ عەلی حەلەبیە وتومە کاکە من بە مبتەدیعی نازانم. باشە دەڵێن مادام پەشیمان بۆتەوە بە مبتەدیعی نازانم کەواتە خۆی مبتەدیعە. ئێ باشە من حەلەبی بە مبتەدیع نەزانم خەتەرترە یان بەکر ئەبوو زەید کە
ئەسڵەن ڕەدی شێخ ڕەبیعی دایەوە و دیفاعی لە سەید قوتب کرد کامیان خەتەرترە وا شێخ ڕەبیع دەڵێ من تەبدیعی بە کەڕە بوزەید ناکەم یعنی لە تەوقی سەریانەوە تا بنەپێیان لە ناو تەناقوضاتدان هەر ڕەخنەیە کە لە من و تۆیەک دەیگرێ هەمان شت لە زاناکاندا هەیە شێخ ئەلبانی شێخ بن باز فلان لەگەڵ مبتەدیع دانیش بێ سەردانی کردبێ سەردانی کرابێ یا قسەیەکی بە جۆرێ کردبێ هەمووی هێن بەرامبەر ئەوان هیچ ناڵێ بەرامبەر من و تۆ کەوتونەتە گیانی من و تۆ بۆی براکەم کەسانێکن دەست بەتاڵ ئیشی داوایان نییە و پیاوی پشت فەیسبووکن کەس ناناسی هەریەکەی ناوێکی مستعاری هێنا و دابەزیوەتە سەر خەڵک بە جنێودان و بە قسەی سوکردن بۆیە ئەوانە گوێیان بۆ مەگرن برا بەڕێزەکەم حیسابیان بۆ مەکەن خێر لەو کەسەدا داوا دەکا و خزمەتی مسلمانان دەکا خێر لەو کەسەدا دەستی خەڵک دەگرێت لە ناو زۆنگاوی بیدعە و کوفر و ضەلالەتەوە دەری دێنێ بۆ هیدایەت و بۆ بەهەشت بینێرێ ئینشاءالله بە ئیزنی خوا بەڵام ئیشی ئەوان بەعەکسەوەیە ئەوانەی کە لەسەر ڕێگای ڕاستیشن بە پەلە لێیان لە قەیەکیان لێدەن بیان نێرن بۆ دۆزەخ و بۆ جەهەنەم چۆن تەکفیریەکان دڵخۆشن کە کەسێک کافر دەبێت یا کەسێک بە کافر دەدادنێن ئەمانش دڵخۆشن دەڵێن کە فڵان کەس مبتەدیع و گومڕا بوو بۆی برا بەڕێزەکەم کۆمەڵێک کەسن بێ عیلم و بێ ئینساف و بەڕاستی کەم تەقوا کەوتونەتە غەیبەتکردن و جاسوسیکردن و قسەی سوکردن و چەند جاریش پێمان وتون کامتان خۆتان بە ئەهلی علم دەزانن منداڵ و پاڵ ناڵین دەم پیسەکانیان کامتان خۆتان بە خاوەنی علم دەزانن و بەڕاستی ڕاز دەکەن لەگەڵ منهەج و قسەکەتان فەرمونوەکو پیاوێک وەرن دابنیشن ڕوبەڕوومان با قسە بکەین بزانین چێ لەسەر ڕێبازی سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام چێش سەر لە شێوە و گومڕا و داماوە هیچیان جورئەتی ئەویان نییە بە بیانووی چی ئێمە لەگەڵ مبتەدیع دانانیشین داما و ئیبراهیم لەگەڵ نەمرودێک دانیش کە کافر بوو دەیگوت من خوام موسا لەگەڵ فرعونێک دانیش کە دەیوت ئەنە ڕەبوکم الأعلى لە قورئان ئەو هەموو نمونە جوانەمان هەیە کە پێغەمبەران مناقەشەیان لەگەڵ کافر کردووە لەگەڵ تاغوت کردووە لەگەڵ ئەنواع و ئەشکال گومڕا کردووە بۆ سەرخستنی حەق ئەی بۆی ئەوە جورئەت ناکەن بێن لەگەڵ ئێمە دانیشن بۆی حەقەکەتان سەرخەن نا لەگەڵ مبتەدیع نابێ دانیشین ئەوە بەو بیانوە پیرێژنانەیە خۆیان شاردۆتەوە و لە دووریشەوە تفەنگ داون و گولە داون و جنێوی سوک و قسەی ناشرین و فەیسبوک پڕ دەکەن بۆیە کەسانێکن يعني بەلای منەوە حقیقەتەن لەو مەسلەکانە لە ئەهلی سونە لایەن داوە لەوانەی کە مبتەدیعن زۆر گومڕاترن لەو بوارانەدا زۆر گومڕاتر و سەر لە شێواوترن خوا هیدایەتیاندا خۆتانیان پێوە مەشغوڵ نەکەن وەکە پرسیارێکم بۆنەیە من ئەسڵەن ئاگام لەیانی و خۆشیان پێوە مەشغوڵ ناکەم بە فەزلی خوا بەڵام دوو بەڕێزی وەکو تۆ کە پێیانەوە مەشغوڵ دەبێت و خەریکە تەسیری تێبکەن پرسیارم لێ دەکرێت ناچارم ڕوونی کەمەوە بۆی حقیقەتی ئەوانە بناسن حاشا ئەوانە دوورن لە منهەجی ئەهلی سونە و ڕەحمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام کەسێک دەمرێ بەڵێ ئەهلی بیدعەیە دێن فەیسبوک پڕ دەکەن بە قسەی سوک و ناشیرنی پێ دەڵێن ئەمە کەی ئەخلاق و کەی حکمەتە کەسێک کە مرد ئەفضا إلى ما قدم تۆ بێ جنێوی پێ بڵێ شێخ الإسلام تەیمیە یعنی سەرسەختترین دوژمنی کاتێک کە وفاتی کرد چۆ لای منداڵ و خێزانەکەی وتی من لە شوێنی ئەو چیتان دەوێ من لە خزمەتدام ئەمڕۆ دڵخۆش نەبوو بەوە ئێستا تۆ دەست دەکەی بە قسەی سوک و ناشیرن کە سمعەتی ئەهلی سونە داوای ئەهلی سونەشتان تێکداوە بەداخەوە